دوای ئەوەی چەندین ساڵە بە خۆپشاندان و بایکۆت و بەمانگرتن وەڵامیان نەدرایەوە، مامۆستایان و فەرمانبەران و موچەخۆرانی سلێمانی بژاردەیەکی دیکە تاقی دەکەنەوە، ئەویش ڕێگریە لە ڕۆشتنی سوتەمەنی بە ڕێگای تەنکەر و خێمەیان لە نزیک شارۆچکەی عەربەت هەڵدا. وەڵا ئێمە بە ئامانجی بەردەوامی هاتوین، یعنی لە دوای نیۆڕۆوە خێمەدانین ئەمێنینەوە بۆ سەرنجڕاکێشانی لایەنە عێراقی و نێودەوڵەتیەکان کە ئەمە سەرچاوی سەرەکی قەیرانەکانی هەرێمی کوردستانە بە قەیرانی موچەشەوە، یعنی ئێمە عەربەتان هەڵبژار بۆ لێرە. بەپێی زانیاریەکانی ئێمە ئەم خاڵی بێگەیشتنی تەنکەرە نەوتە قاچاخەکانی یەکێتی و پارتیە لەم خاڵەوە کە بەرەو مەرزەکانە ڕۆن. ئەمە هۆکارێکی سەرەکیە بۆ هەڵبژاردننی ئەم خاڵە. زائیدەن خۆمان نەزانین کە ناوجەرگەی سلێمانی قەرەباڵغا ینی زۆرترین دانیشتوان لەوەیە، بۆیە ئێرە نزیکترین خاڵە وەکو وتمان کە تەنکەرەکانی هەردوو لایەنی دەسەڵاتی هەرێمی کوردستان لێرە بەیەکەکەن تەنکەرە قاچاخەکان. خۆی کارەساتەکە ئەوەیە تۆ لە ماوەی 10 ساڵانە دەفرۆشی، پێشتریشی کەرکووکە دەفرۆش و لە دوایە هاتیتە پەرلەمانەوەی 32 ملیار قەرزارین. ئەمە یعنی لە ئەقلی مرۆڤایەتیە شتیوانیە کاکە ڕامیان، یعنی تۆ ئەم نەوتە سەروەتێکە خودای مەزن یاوێتی بەم نیشتیمانە کە پێویستە تاک بە تاکی ئەم نیشتیمانە لە سایەدا شوو بدات و هەژار نەبێنێ لە وڵاتەیە. بەداخەوە لەو کاتوی کە نەوت هەناردە ئەکرێ وڵاتەکە هاوڵاتی هەژارتر بووە و قەیران زیاتر بووە، بۆیە ئێمە مەسجێکیان پێین ئەمڕۆ بێیاسبەی ئەمە هەنگاوێکی گرنگتر و جیاوازترە، ئەمڕۆ بێیاسبەی پێم وانە نەوەی ئەم وڵاتە و گەنجانی ئەم وڵاتی قبول بکەن کە تۆ خاوەنی ملیارە و مەڵتی ملیارە بی خاوەنی هەزاران کۆمپانیا و زانکۆ ئەمانە بیت و ئەویش بەیانی تایەوارە بە بێکار بسوورێتەوە یا بۆ 2000. ئەو ڕێگەی مامۆستایان و فەرمانبەران گرتویانە و خۆیان پێشتر ئاماژەیان پێکرد دەستبردنە بۆ وشکردنی سەرچاوی سەرەکی داهاتی حیزبەکانی دەسەڵات کە بە قاچاق دەبرێت و داهاتی مانگانەی بە سەدان ملیۆن دۆلار مەزەندە دەکرێت. ئەبێ ڕاستیەکەی ئەوە بزانین کە لە یەکەم ڕۆژی ئینتیفازۆ لەنەوەیەکەوە کە هاتنەوە ئەمانە کوردایەتیان نەکرد، دەستیان بۆ هەموو مبتەلەکاتەکان و سیارە و شۆفڵ و حەچی مبتەلەکاتی ئەم وڵاتەی هەمان زی و ئاودیویان کرد بۆ گیرفانی خۆیان و بنەماڵەکانیان بۆ بەرپرسەکان. ئەم ڕۆژ ئێمە ئەم ڕێگریەمان کردووە لە پێناو مافی خۆمان و داوای مافی خۆمانەکەین، تەنها ڕێمان لە نەوت گرتووە لە نەوت دزەکان. ئەم ڕێگرتنە بۆ ئەوەیە کە هەموو عالەم و دەوڵەت و دەوڵەتان بزانێ کە ئەمانە خەریکی کوردایەتی نین، خەریکی حکوومەتداری نین، خەریکی دەوڵەتداری نین، تەنها دزی ئەکەن. بۆیە ئێمە داوا ئەەکەین ئەگەر تەوتینمان بۆ ئەکەن تەوتینمان بۆ بکەن. ئێمە داوای مافی خۆمان کردووە، موچەکانمان تەوتین بکرێت بە بانقی لەسەر بانقەکانی عێراق. ئەگەر تەوتینمان بۆ ناکەن دڵنیابن ئێمە تەڵقینی ئەم دەسەڵاتە ئەەکەین. ڕاستیا ئەوەی کە ئێستا تەنکەر کەم بۆتەوەی ئەوە نییە، هێزەکان خۆیان لەولا ڕێگەیان لێگرن بۆەوەی لێرە کۆنە بنەوە، واگرنا ئەمە ڕێگەی سەرەکی بردننی نەوتە و هەر ڕێگەیەکتری لابەلا ئابێ ڕێگەیەکی زۆر سەختە و بیرمان کردوەوە لە هەندێک نزیکا ئەو هەر ڕێگەیەکی تریش بکەنەوە ئێمە لەوێژ ئەو ڕێگەش بگرین. یعنی ئەو ئیشەیە کە ئێوە دەستانەوەتە بەردەوامیە بێ بەردەوامی ئەبێ و لێرەین و بە شەو ڕۆژ لێرەین و خێماڵ دراوە بۆ شەوان و ڕۆژانیش لێرەین. داهاتی ئەم سوتەمەنیە تا ئێستا دیار نییە و بەشێک لەوانەی لە نێو حکومەتیشدان نازانن چەندە و چی لێ دەکرێت. مامۆستایان و فەرمانبەرانیش دەڵێن دەبێت سەرچاوی داهاتی ئەم نەوتە ئاشکرا بکرێت و بگەڕێنرێتەوە بۆ هاوڵاتیان، بە پێچەوانەوە ئەم ڕێگەیە بە ڕووی تەنکەرەکاندا ناکرێتەوە. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.